ڕاگەاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشیێڕی ئێران ڕاهی کاریگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران. ئارمیتاش جگەرگۆشەی خەڵکی ئێرانە. ئارمیتا گراوند کچێکی تازەلاوی تەمەن 16 ساڵ خوێندکاری پۆلی 11 مەدرسەی عوروەتە الوسقا ڕوبەڕووی مەهدیەی تاران لە ڕۆژی 9 مانگی ڕەزبەری ساڵی 1402ەوە لەسەر یەکێک لە تەختەکانی نەخۆشخانەی فەجری سەر بە هێزی ئاسمانی لە حاڵەتی کۆمەدایە. ئەم کیژە تازەلاوە دوای ئەوەی ڕۆژی 9 ڕەزبەر بەهۆی ئازار و ئەزیەتی مەئمورانی کۆنتترۆلی حیجابەوە کەوتە سەر زەوی و لە حاڵەتی بێهۆشیدا گەیاندرایە نەخۆشخانە لەو ڕۆژەوە لە کۆمادایە. ناوەندە ئەمنیەتیەکان دابەزینی فشاریان وەک هۆکاری بێهۆشبوونی ئارمیتا ڕاگەیاندووە. سناریۆیەکی دووبارە بۆوە کە زۆر جار لەلایەن ئەم ناوەندانەوە دووپات دەبێتەوە. حکوومەت بەبێ ئەوەی ڤیددیۆکانی ناوواگۆنی مترۆکە ئاشکرا بکەن چەند وێنەیەکیان لە دەرەوەی مترۆکە بڵاو کردەوە و هەروەها ڕۆژی 11 ڕەزبەری ساڵی 1402 ئاژانسی هەواڵی ئیرناش ڤیددیۆی گفتوگویەکی کورتی لەگەڵ دایک و باوکی ئەم کچە تازەلاوە بڵاو کردەوە. ڕێو شوێنە ئەمنیەتیەکانی حکوومەت تەنیا بەوەندە کۆتایی نایەت. گواستنەوەی ئارمیتای تازەلاو بۆ نەخۆشخانەیەکی نظامی گەمارۆدانی ئەم نەخۆشخانەیە لەلایەن هێزە ئەمنیەتیە لیباس شەخصیەکان و ڕێگریکردن لە هەر چەشنە سەردان و ملاقاتکردنێکی دەستگیرکردنی کەسوکار و هاوڕێ و هاوکلاسەکانی دەست بە سەرداگرتنی مۆبایلەکان بە مەبەستی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی وێنە و ڤیددیۆی ساتەوەختی جنایەتەکە دەستگیرکردن و لێپرسینەوە لە مەریەم لوتفی هەواڵنەری ڕۆژنامەی شەرق کە ڕۆژی دووشەممە دەی ڕەزبەر دوای بڵاوبوونەوەی هەواڵێک سەبارەت بە ناڕوونی و گومان لەسەر دۆخی ئارمیتا گراوەند چوو بۆ نەخۆشخانەی فەجر بۆ ئامادەکردنی راپۆرتێک و هیتر هەموو ئەمانە نیشانەی هەوڵی حکوومەتن بۆ شاردنەوە و پەردەپۆشکردنی جنایەتێکی نوێ. جنایەتێکی کە پێشتر بەهۆیەوە مەحسا واتە ژینا ئەمینی بووە قوربانی. دانی مەئمورانی کۆنتترۆلکردنی حیجاب لە ناو مترۆکان و چاودێر لە زانکۆکان بمەبەستی کۆنتترۆلکردنی جلوبەرگی کچانی لاوی وڵات بەشێکە لەو شەڕە سەرتاسەریەی کە حکوومەت دوای سەرکەوتنی پرسی ئازادی لە پوششدا لەسەر بەستێنی بزوتنەوەی ژن ژیان ئازادی خستوویەتەڕێ. ئەم کردەوە داعشیانە لە زمرەی بڕگەکانی یاسای حیجابن کە لەلایەن کۆمسیۆنی مەجلسی شۆڕای ئیسلامیەوە پێداچوونەوەی بۆ کراوە و هەوڵ دەدات بە دیاریکردنی جەریمەی قورس دەست بە سەرداگرتنی ئۆتۆمۆبیل و مڵک و ماڵی خەڵک پەروەندەسازی و زیندان ڕێگری بکات لە جێگیربوونی دیاردەی ئازادپۆشی پاش ئاخێزی شۆڕشکێڕانەی ژینە. ئەم سیاسەتە داعشیەی کۆماری ئیسلامی لەگەڵ دژەکردەوە و خۆڕاگری بەربڵاوی ژنان و کچانی لاوی وڵات بەرەوڕووبووەتەوە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە لە ناو مترۆ و مەدرسە و زانکۆکاندا شاهدی سیاسەتی تۆڵەسەندنەوە و ڕەفتاری تند و تیژ و ناشایستی. لە هەواڵێکدا کە ڕۆژی پێنجشەممە 13 ڕەزبەری 1402 بڵاو کرایەوە کچێکی دانیشتجوش بەهۆی هەڵسوکەوتی تند و تیژی هێزەکانی حراست بە بیانووی شێوازی جلوبەرگەوە ڕەوانەی نەخۆشخانەکرا. بەشی پەیوەندیە گشتیەکانی زانکۆی تاران بەرامبەر بە بڵاوبوونەوەی هەواڵی بێهۆشبوونی کچێکی خوێندکار بەهۆی هەڵسوکەوتی تند و تیژی مەئمورانی چاودێری پەردیسی بەشی کشت و کاڵی زانکۆی تاران بەهۆی لەبەرکردنی جلوبەرگی اختیاری کاردانەوەی نیشاندا و هۆکارەکەی گەڕاندەوە بۆ ئسترێسی زۆر بەهۆی هۆشداری مەئمورەکانی چاودێریەوە. دوای 4 ڕۆژ تێپەڕبوون بەسەر بێهۆشبوونی ئارمیتا گراوند کۆمەڵانی خەڵکی ئێران و ئێرانیەکانی دانیشتووی دەرەوەی وڵات پەرۆشی گیانی ئەوەن. هەموو لایەک ئاواتەخوازن کە ئارمیتا تەندروستی خۆی بەدەست بهێنێتەوە و بگەڕێتەوە باوەشی کۆمەلگا و بنەماڵەکەی. بەڵام ئەم ڕۆژانە ترس و هیوا هەناسەی لە سینەکاندا قەتیس کردووە. ئەم هاوسۆزی و تووڕێی و بێزاریە جەماوەریە بەرامبەر بە دەسەڵاتی ئاینی جێگەی دەستخۆشی و پێزانینە. بەڵام نابێ ئەم تاوانە بە سانایی تێپەڕ ببێت و پشتگوێ بخرێت. خەڵک مافی خۆیانە کە هەموو ڕاستیەکان بزانن، مافی خۆیانە کە بکەران و
بڕیاردەرانی ئەم جنایەتە بناسن. خەڵک مافی خۆیانە کە بە شێوەیەکی مەدەنیانە بەرامبەر بە سیاسەتی داعشیانەی کۆنتترۆلکردنی شێوازی پۆشینی جلوبەرگ ناڕزایەتی دەرببڕن. ئێستا هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان و دنیای مەجازی لەسەر چارەنووسی ئارمیتا دەدوێن. دەکرێت ئەم هاوپشتیە بەرین و جێگەی ستایشە بکرێت بە ناڕزایەتیەکی مەدەنی و جەماوەری. خوێندکارانی مەدرسەکەی ئارمیتا و مەدرسەکانی تر دەتوانن بە مەبەستی هاوخەمی و هاوسۆزی لەگەڵ خۆی و بنەماڵەکەی دەست بدەنە ناڕزایەتیەکی مەدەنیانە و هەروەها ژمارەی بەربڵاوی بنەماڵەی خوێندکاران لە سەرانسەری وڵات دەتوانن ناڕزایەتی و خۆپیشاندان بەڕێوە بن. لەوانەیە سبەینێ جگەرگۆشەکەی ئەوان ئارمیتایەکی تر بێت. مامۆستایان لەسەر تاسەری وڵات دەتوانن لە دژی ئەو جنایەتانەی بەرامبەر بە خوێندکارەکانیان بەڕێوە دەچێت دەنگی ناڕزایەتی بەرز بکەنەوە. ئەم جۆرە ناڕزایەتیانە دەتوانێت گۆڕانکاریەکانی کۆمەلگا بەو ئاراستایە بات کە مەئموری کۆنتترۆڵی حیجاب نەمێنێت، چاوەدێرەکان کۆبکرێنەوە، پۆشینی جلوبەرگی ئیختیاری وەک مافی بێ ئەملا و ئەولای خەڵک هەژمار بکرێت، هەواڵ و زانیاریەکان بەبێ سانسۆر بڵاو بکرێتەوە، ئازادی بێشەرت و مەرج لە هەموو بوارەکاندا مسەوەگەر و گەڕەنتی بکرێت و کۆمەڵانی خەڵک کۆتایی بە دەسەڵاتی کۆنەپەرستانە و سەدەی ناوەڕاستی بهێن و ئۆرگانەکانی دەسەڵاتدارێتی خۆیان ڕێک بخەن و دەسەڵاتێکی جەماوەری و بە دەرەوەست لە بەرامبەر خەڵکدا بهێنە سەرکار. حیزبی کۆمونیستی ئێران هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. پێنجشەممە 13 ڕەزبەری 1402 بەرابرە لەگەڵ 6 ئۆکتۆبری 2023 زاینی.